محکەمەی ئیتیحادی ڕازی بێت. ئەندامێکی خولی پێشووی پەرلەمانی عێراق ئاشکرای دەکات سەرۆکوەزیرانی عێراق بە دوای دەرچەیەکدا بۆ کێشەی بە بانکیکردنی موچە دەگەڕێت، بەڵام دەرچەکە ئەوە نییە کە پارتی و حکوومەتی هەرێم دەیانەوێت. ئەحمەد حاجی ڕەشید ئەندامی لیژنەی دارایی خولی پێشووی پەرلەمانی عێراق لە بەرنامەی ئەمڕۆی پەیامدا سەبارەت بە هەواڵی ڕاستکردنەوەی بڕیاری بە بانکیکردنی موچە لەلایەن دادگای فیدراڵیەوە ڕایگەیاند دادگا هیچ گۆڕانکاریەک لە بڕیارەکەیدا ناکات. ئەگەر محکەمەی ئیتیحادی ڕازی بێت لەسەر ئەوەی کە بانکە ئەهلیەکان بەشدار بن، ئەوە ئەڵێت بانکەکانی ئەو بانکە ئەهلیانەی کە لە ناو هەژماری منان بۆیان هەیە لە ڕێگەی ڕافیدەین و ڕەشیدۆ بەشدار بن، لە ڕێگەی ڕافیدەین و ڕەشیدۆ نەک مباشر. یعنی ئەژمارە سەرێکە لە ڕەشید و ڕافیدەیمی دوایی تەحویلی پارەکە، دوایی مەسەن تەحویلی پارەکە بکرێت بۆ ئەو بانکانەی لەبەرەوەی لە هەرێمی کوردستان لقیان هەیە، ڕەشید و ڕافیدەیم نییانە، بەڵام تیبیع هەیە. سەرۆکی هەرێم سەردانی ڕئیسی محکەمەی ئیتیحادی کردووە، ڕئیسی محکەمەی ئیتیحادی پێیوتووە بە ڕوون و ڕاشکاوی بڕیارەکانمان بۆ خزمەتی گشتیە، خزمەتمان بە فەرمانبەرانی هەرێمی کوردستان کردووە، خزمەتمان بە پرۆسەی سیاسی کردووە، فەرمانبەرمان لەو دڵە ڕاوکێیە ڕزگار کردووە، بۆیە نە بڕیاری تەصحیحی بڕیاری پێشومان نەدەین، نە ئامادەین هیچ تەفسیرە بکەین جیاواز بێت لەو تەفسیرەی کە کردومانە. سوودانی بە دوای دەرچەیە کاگەڕێ، بەڵام دەرچەکەی ئەو دەرچەیە نییە کە پارتی دیموکراتی کوردستان و حکوومەتی هەرێم پێیان خۆش بێت. ئەو ئەندامەی خولی پێشووی پەرلەمانی عێراق بانکە ئەهلیەکانی ناو پرۆژەی هەژماری من بە دوکانی حەواڵە ناو دەبات و باس لەوە دەکات کە ئەو بانکانە موچەی موچەخۆران بۆ سوودی خۆیان بەکاردەهێنن. هەروەها گرنگی دابەشکردنی موچەش لەلایەن وەزارەتی دارایی عێراق و بانکە حکومیەکانەوە ڕوون دەکاتەوە. فەرمانبەری هەرێم ڕزگارێ بێت لە دەست ئەو دوو حیزبە باڵا دەست. ئیتر ناتوانن بڵێن ئەگەر دەنگە نەدا بە ئێمە موچەکە دەبڕێن. باش. مەسەلەی پلەبەرزکردنەوە لە عێراق وەکرێ، مەسەلەی تعیناتی تازە لە عێراق وەکرێ، مەسەلەی حەسب ئستیحداث و حەسفی وەزیفەی لە عێراق وەکرێ. مەسەن پارەیەک دێ مەبلەغی 900 ئەوەندە 960 ملیاردی، باش، ئەوان بە تەواوی نایخەنە بانکەکان. مەسەن وای لێکن تۆ فەرمانبەرێکی ئەتوانی هەموو مانگی ملیۆنێکت هەیە، ئەتوانی هەفتەی 250,000 لێ سەحب بکەیت، بە 4 هەفتە اینجا 250,000ەکەی لێ سەحب بکەیت. ئەو وەختە ئەوان ئیشیان بەم سیولەیە. ئەمە لە حساباتی لە محاسبە پێوتێ حساباتی تەجمیلی، ئەتوانن استثماراتی لەیلی پێ بکەن. استثماراتی لەیلی ئەتوانن ئەم بانکانە تەعامل بەم سەرمایە بکەن لە ڕێگەی مزاربەوە، مەسەن بۆ چەند سەعاتێک پارەیە خاتە حسابی بانکێکی دەولی بە دۆلار بێ بەچی بێ، دوایی لە بری ئەوە فائیدەیە گۆرەگرێ. بۆیە ئەو بانکانەی هەرێم بانک نین، دوکانێکی حەواڵەن بۆ مەزادی عوملە کراونەتەوە، پارە بەوەرگرن لە بانکی مەرکەزی و بە مەزاد بە بازار بیفرۆشن. حکوومەتی ماوە بە سەرسووی هەرێم لە هەوڵدایە موچە لە ڕێگەی بانکە ئەهلیەکانی ناو پرۆژەی هەژماری منەوە دابەش بکرێت، بەڵام زۆرێک لە فەرمانبەران ئەوە ڕەت دەکەنەوە و داوا دەکەن لە ڕێگەی بانکە فیدراڵیەکانەوە بێت.